ئەحمەد و ئەناس دوو بران بەشداری تاقیکردنەوەی قۆناغی دووەمی پرۆژەی پڕشنگی فەرموودەیان کردووە. ئەحمەد 10 ساڵە و ئەنەسیش 9 ساڵان. دەڵێن دەیانەوێت ئاشنای ژیاننامەی پێغەمبەری عەزیز بن، درودی خوای لەسەر بێت. من ناوم ئەحمەد جەمالە، تەمەنم 10 ساڵە، لە پۆلی چوارەمی بەنێڕەتی بەشداریم کردووە لەبەرەوەی خەیرێکی زۆرم لە لای خودای گەورەوە بۆم نووسرێت و پێغەمبەر گیان صلی الله علیه وسلم من بەشداریم کردووە پاداشتی دنیا و قیامەتم دەستکەوێت. ئەحمەد و ئەناس دەڵێن لە ماڵەوە دایک و باوکیان هەوڵی زۆری لەگەڵداون بۆ ئەوەی کۆشش لەو 40 فەرموودەیەدا بکەن و بەشداری تاقیکردنەوەکە بکەن. باوکم پێ بەرکردوم، دایکیشم هەمان وەڵا بەیەکەوە بەرمان کردەوە. باوکم پێی بەرکردوم، دایکیشم پێشی بەرکردوم، هەردووکیان یارمەتیاندا. لەبەرەوەی زیاتر ژیاننامەی پێغەمبەر زیاتر بزانم و باشتریش بم، شتی زیاتر فێر بم. وەڵای ئەبێ هەموو کەسە بەشداری کا لەبەری زیاتر فێری دین و ئیسلام بێت، هی ژیاننامەی پێغەمبەریش. لە سەرتاسەری کوردستان هەزاران کەس بەشداری تاقیکردنەوەی پڕشنگی فەرموودەیان کرد کە ڕێکخراوی قوتابیانی کوردستان تایبەت بە 40 فەرموودەی پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێت بەڕێوەی بردووە و یەکێکە لە پرۆژەکانی مانگی ڕەمەزانی پیرۆز و تێیدا خەڵاتی تایبەت بە یەکەمەکان دەبەخشرێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.